نهێنی سەردانەکەی نێچیروان بارزانی و بافڵ تاڵەبانی بۆ بەغداد چی بوو؟ بۆچی لەبارەی چارەنووسی هەڵبژاردن دەسەڵاتداران نەیانتوانی لە هەولێر یەکلایی بکەنەوە؟ ئەمڕۆ هەریەک لە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی و نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی گەیشتنە بەغدا و بڕیارە لە کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بە بەشداری سوودانی و سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی بەشداری بکەن. ئامانجی کۆبوونەوەکە ئەگەرچی میدیای هەردوو حیزب وای نیشان دەدەن بۆ کێشەی موچە و دەستپێکردنەوەی فرۆشتنی نەوتە، بەڵام بە گوێرەی زانیاریەکانی ستاندەرتەوەری سەرەکی بۆ یەکلایکردنەوەی پرسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانە، ئەویش دوای ئەوەی پارتی بۆی ڕوون بوویەوە ناتوانێت لە هەولێر بڕیاری کۆتایی بدات لەسەر ڕێگری لە هەڵبژاردن. بەپێی زانیاریەکان بافڵ تاڵەبانی و نێچیروان بارزانی دەیانەوێت لە کۆبوونەوەکە ڕەزامەندی بەغدا بۆ چۆنیەتی یەکلایکردنەوەی کێشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەدەست بهێنن. بە بڕوای چاودێران ئێستا نەک هەر کێشەکانی بەغدا نایەتە هەرێم بۆ چارەسەرکردنی وەک پێشوو وادەکرا کە لە هەولێرەوە حکوومەتی عێراق پێک دەهێنرا. ئێستا دۆخەکە بە جۆرێک گۆڕاوە بۆ بچووکترین پرسی هەرێمی کوردستانیش دەبێت بەغدا ڕێگا بکات و ئینجا گۆڕانکاری بکرێت. لاوازبوونی پێگەی هەرێمیش هەمووی پەیوەندی بە شکستی حکومڕانی و گەندەڵی و نەمانی پشتیوانی خەڵکە لە دەسەڵات. بۆیە ئێستاش ئەگەر ئەمڕۆ لایەنەکانی بەغدا ڕەزامەندی بدەن بۆ دواخستنی هەڵبژاردن، ئەوە بۆ ئەو بەروارە دەبێت کە چوارچێوەی هەماهەنگی دیاری دەکات، ئەوی ژیان دواخستنی بۆ کۆتایی ساڵی داهاتوو، ئەنجامدانی لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یاخود درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن و ئەنجامدانی هەڵبژاردن لە مانگی 11 ئەم ساڵدا.